بڕیارەکانی کۆنگرەی 12 پەکەکە ناتوانین وەک بڕیاری دەستپێکردنی پرۆسەی ئاشتی پێناسە بکەین. باشتر وایە ئەم بڕیارانە وەک بڕیاری سەردەمێکی نوێ بە ناوی سەردەمی ئاشتی و کۆمەڵگای دیموکراتی پێناسە بکەین. بڕیارەکانی کۆنگرەی 12 استراتیژی ئەم سەردەمە دیار دەکەن. دانوستان بۆ پرۆسەی ئاشتی هێشتا دەستی پێ نەکردووە، چونکە هەردوو لە هێشتا لەسەر ناوی پرۆسەکە هاوڕانین. دەوڵەتی تورکیا هێشتاش دەستەواژەی تیرۆر بۆ ئەم پرۆسەیە بەکاردەهێنێت. چۆن دەبێت تۆ لەلایەکەوە باسی ئاشتی بکەیت و لەلایەکی دیکەوە زمانێک بەکاربهێنی کە هەست و دەروون و وجدانی گەلی کورد بریندار دەکات. بۆ ئەوەی کە پرۆسەیەک بەناو پرۆسەی ئاشتی دەست پێ بکات، پێویستە سەرەتا ذهنیەتی دەوڵەتی تورک بگۆڕدرێت، ئەو ذهنیەتەی کە کورد وەکو تیرۆریست دەبینێت. ئەو بڕیارەیە کە گیراوە وەک کۆتایهێنان بە شێوازی تێکۆشانی چەکداری پێناسەکراوە. کەس باسی دانان و ڕادەستکردنی چەکی نەکردووە، چونکە ئێستا زەمینێ ئەوە لە ئارادا نییە. تورکیا هێشتاش هەر لە ئۆپراسیۆنەکانی لە دژی گەریلا بەردەوامە. هێشتا ئەشکەوت و تونێلەکانی بەرخۆدان لە زاپ و مەتینە لەلایەن دەوڵەتی تورکیا و پەدەکەوە گەمارۆ دراون. مەودای نێوان هەواڵانی گەریلا و سەربازی داگیرکەری تورک 50 مەترە، 100 مەترە. لە دۆخێکی وەهادا چۆن دەبێت مرۆڤ چەکدا بنێت؟ بەر لەوەی باسی دانانی چەک بکەین، پێویستە باسی پاشەکشەی سوپای داگیرکەری تورک لەسەر خاکی باشووری کوردستان بکەین. هێشتا زووە کە مرۆڤ ئەم دۆخە وەک پرۆسەیەک پێناسە بکات. باشتر وایە کە مرۆڤ ئەم دۆخە وەک قۆناغێکی نوێ، وەک سەردەمێکی نوێ بۆ تێکۆشان پێناسە بکات. سەردەمی تێکۆشان لە پێناو ئاشتی و سۆسیالیزمی کۆمەڵگای دیموکراتی. وەک پێویستیەکی ئەم سەردەمە پەکەکە بڕیاری داوە خۆی هەڵبۆشێنێتەوە. پەکەکە بڕیاری داوە کۆتایی بە شێوازی خەپاتی چەکداری بێنێت. ڕێبەر ئاپۆ دەستپێکردنی ئەم سەردەمەی ڕاگەیاندووە بۆ ئەوەی کە هەر پرۆسەیەک لە چوارچێوەی ئەم سەردەمەدا بڕواتە پێشەوە، سەرەتا پێویستە ڕێبەر ئاپۆ لە بواری جەستەییدا ئازاد ببێت. پێویستە ئازادانە و لە کەشێکی پارێزراو، کەشێکی پارێزراو و تەندروستە کار بکات، خەبات بکات بۆ سەرخستنی ئەم پرۆسەیە. ئەمجا بۆ سەلماندنی ڕژدی و لە دڵەوەبوونی خۆی بۆ ئاشتی و بۆ زەمینە خۆشکردن بۆ ئاشتی، هەم ڕێبەر ئاپۆ هەم پەکەکە لە 27 شوباتەوە تا ئێستا سێ جار نیازپاکی خوانیان ڕاگەیاندووە. سێ جار هەنگاوی تاکەلایەنەیان ناوە. ئەگەر بەڕاستی دەوڵەتی تورکیا ئاشتی دەوێت، پێویست دەکات ئەویش ڕژێمی گۆشەگیری و ئەشکەنجەی ئیمراڵی بە تەواوی هەڵبۆشێنێتەوە. هەموارکردنی دەستوری و یاسایی بکات بە شێوەیە کە کورد مافی هاوڵاتی ئازاد و یەکسانی هەبێت لە تورکیا. ئیدی کورد هەست نەکات کە نکۆڵی لە هەبوون و ئازادی ئەو کراوە کە لەبەر کوردبوونی پەراوێز خراوە، کە وەک هاوڵاتی دەرەجە 2 هەڵسوکەوتی لەگەڵ دەکرێت. ئەم سەردەمە کاریگەری لەسەر هەموو بەشەکانی کوردستان دەبێت. لە چ بوارێکدا؟ لە بواری بەرەو پێشەبردننی ماف و ئازادیەکان و هەروەها دەستەبەرکردنی دەستکەوتەکان. هەروەها ئەم سەردەمە هاوکار دەبێت بۆ بە دیموکراتیزەبوونی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕزگاربوونی هەرێمەکەمان لە دەستەمی ڕەگەزی و چینایەتی، ڕزگاربوونی هەرێمەکەمان لە تیرۆر و لە داگیرکاری. سەرەتا ئەوە بڵێم ئەم سەردەمەی کە بەخۆ هەڵوەشاندنەوەی پەکەکە دەستی پێکردووە، لە ڕاستیدا دەرفەتێکی مەزن و زەمینەیەکی زۆر لەبار بۆ دەموکراتیزەبوونی کۆمەڵگای باشووری کوردستان فراهم دەکات. دی کۆمەڵگای باشووری کوردستان دەتوانێت بە پشتبەستن بەو میرات و بەو هەموو نرخ و بەهایانەی کە پەکەکە بە درێژایی 47 ساڵ خەبات داهێناوە، تێکۆشانی ئازادی و دیموکراسی بەڕێوە ببات. هەروەها هێز و لایەنە سیاسیەکانی باشووری کوردستان پێویستە بەر لەوەی کە هەوڵ بدەن خۆیان بکەن بە قارەمانی پرۆسەکە، هەوڵ بدەن بە شێوەیەکی حەقیقی بەشداری پرۆسەکە ببن، وەلێ بەخاوەن دەرکەون. ڕاستەکەی ئەمەیە. بەخۆ هەڵوەشاندنەوەی پەکەکە دەرفەتێکی مەزن بۆ سەر لە نوێ داڕشتنەوەی گوتاری سیاسی باشووری کوردستان دروست بووە.
پێویستەکە هێز و لایەنە سیاسەکانی باشووری کوردستان بوێرانەتر داوای ئازادی ڕێبەرئاخۆ بکەن، داوای چارەسەری کێشەی کورد لە باکووری کوردستان بکەن. ئێدی ڕێگە کراوەتەوە کە هەر کەس بەبێ هیچ دڵڕاوکیەک داوای مافەکانی گەلی کورد لە باکووری کوردستان بکات. ئێدی پێویستەکە لە جیاتی ئەوەی کە پەیتا بانگ لە پەکەکە بکەن و بڵێن هەرچی زووترە چەکدا بنێ و خۆت ڕادەست بکە. پێویستە زات بخەنە سەر ڕژیمەکەی تورکیا و ئەردۆغان کە هەرچی زووترە هەموارکردنی یاسایی و دەستوری بکات. بۆچی؟ بۆ دەستەبەرکردنی هەموو ماف و ئازادیەکانی کورد لە باکووری کوردستان، بۆ کشاندنەوەی هێزەکانی سوپای داگیرکەری تورکیا لە باشووری کوردستان، بۆ هەڵوەشاندنەوەی تۆڕی سیخۆڕی و تیروری دەوڵەتی تورکیا لە باشووری کوردستان. ئەم هەنگاوی پەکەکە، ئەم سەردەمەی کە پەکەکە و ڕێبەرئاخ و دەستیان پێکردووە دەرفەتێکی زۆر مەزنی سیاسی، نەتەوەی و نیشتمانی بۆ هێز و لایەنەکانی باشووری کوردستان ڕەخسا. ئەم سەردەمە کاریگەری لەسەر هەموو بەشەکانی کوردستان دەبێت. لە چ بوارێکدا؟ لە بواری بەرەو پێشەبردننی ماف و ئازادیەکان و هەروەها دەستەبەرکردنی دەستکەوتەکان. هەروەها ئەم سەردەمە هاوکار دەبێت بۆ بە دیموکراتیزەبوونی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕزگاربوونی هەرێمەکەمان لە دەستەمی ڕەگەزی و چینایەتی، ڕزگاربوونی هەرێمەکەمان لە تیرۆر و لە داگیرکاری.